پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الله كتب على بني آدم حظه من الزنا هەموو ئەندامەکانی ئینسان بەشی خۆی لە زینا بۆ نووسراوە. چۆن؟ فەزینە العین النظر، زینای چاو سیرکردنە. مامۆستا خۆ ئەمە ڕەسمەی شتانی قەیت شێکە خۆ هیچی خراپی تایە کاکە خۆ دەسێ پێگام نە هیچێکە و وەڵڵا هیچ شەرمەکەیت بۆ چکێسەیەکێک خەریکە سەیری موبایلەکە دەکات بزانێت سەیری چیەکەیت بۆ سەیری کە ئاسمان ناکەی بزانێت چۆن مراقەبەت دەکات لەسەرەوە. چاوی خۆ دەدیار ئەم ڤیدۆیەوە کەس کردووە دوودانە سەعات سێکی بۆوەکەی ئەوە هێنیت و ئەوە بیت و ئەوەکەی بۆوە ئەوە هێنیت و ئەمە سبحان الله یەک تۆ شەرمتمان گرێ. بەخوا بزانین لە سەنتەری ئینتەرنێت و مۆبایڵەکانەوە مراقەبە ئەکرین قەسەم بەخوا لە ڕوومان نایە ناوێنی سەیریکەین. بەڵام ئەکە ئەزانین بەس خوای گەورە و مەلایکەتەکان چاوی لێمانە شەرم نامانگرێ حیا نامانگرێ. ئەمە زینای چاوە. تۆ زانی چاوە زیناکە بڵێ ئەی جۆ زیناکە بڵێ چۆن زیناکە جوێ ئێتخوا چیرەکەکەم بۆ تەواو بزانم چیتان کرد پێکەوە چۆن ڕۆیشتن چۆن هاتی ئەرێ چۆن بوو خۆش بوو هین بوو ئەیجلەکانی قسەیەک شتێکی ناشیرین چیرۆکی ڕۆمانێ کە وەسفی شتەکە بۆت ئەمە جۆ هەڵخست و جۆ ئەگریت ئەی کە قسە ئەەکەیت زمان ئینجا لاشی وایە وڵی هەندێک وەسفکردن هەیە هەڵی سیرێکی ئاوا ناکرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی با کەستان کە لەگەڵ ئافرەتەکەیە کۆ بێتەوە بۆ خەڵکی باز نەکە. وتیانی پێغەمبەری خوا بخوایان باسی ناکەین. ئافرەتێکی کشێکی گەنج هەستا کەوتە سەر چۆکەکانی وتی وەڵڵا ئەی پێغەمبەری خوا پیاوانیش باسێکن ژنەکانیش باسێکن. چیان کردووە شەو لەگەڵ خێزانەکەیە چۆن خەوتو و چیان کردووە هەمووی ئەجێڕنەوە. دوو جار تاوان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی نمونەی ئەوە وەکو شەیطان و شەیطانە وایە کە لەسەر جادە ئافرەتەکە ئەبینێ و لەگەڵ یاکۆ بێتەوە و دوای خەڵک سەیریان ئەکات. ناکرێ باوەجان ناکرێ ئەم شتانە هەروە بە ئاسانی تحسبونه هەیینە وهو عند الله عظیم. بە زمان بەگوێ چیتر دەستیش نەبەی ئەی کاکە جەژنە و دەستی هێناوە ئەی پرزامە تەوقەیەکەکە و ڕەفیقمە تەوقەیەکەکە یعنی چی؟ یعنی کە دەسەبەیت بۆ شتێ بیگری دەسەبەیت زانە چەند تاوانەکەیت. خۆشەویستم گەنجەکان وەڵڵاهی بام یەک شتان پێ بڵێم قسەم بەخوا کاکی خۆی سەردەمی ئێمە گەنج بە دیار یەک پەڕۆی سوورەوە حتا بەیانی دانیش دڵی پێی خۆش بوو بە دیار یەک قسەوە بە دیار یەک چیرۆکەوە بە دیار یەک نەزەرەوە خواخوای بوو دەستی بگاتە شتێک ئەنجا ئەی تانامەیەکی یاوەتەیە پەڕ و باڵی دەرکردووە بنامەیەکشی بە زەحمەت ئەگەیشتە دەستی ئەو ئافەتەی کە خۆی ئێوێ. سبحان الله زۆر جار قسەیەک لە خەیاڵمانە بوو دوو ڕۆژەها و ئارەزوومان پێی ئەجوڵا و تەلەزوزمان پێ کرد و چێژمان پێوەرەگرت. دوایی کە گەورە بووین و گەیشتینە ئەم تەمەنە ئەنجا دەرکەوت سبحان الله چەند لە گێژاوە ئەژیان چەند داماو بووین. قەسەم بەخوا ئیستاکە نەخۆشەویستەکەم گەنج ئافەتی تازە پێگەیشت و یەتە لای ئێمە قەسەم بەخوا دەستنوێژمان هەیە کام شوێنەی حەساسە لە ئافرەتە فاسیەکەین واللهی دەستنوێژ تازە ناکەمەوە لە فەزلی پەروەردگارەوە. ئینجا بۆم دەرکەو ئەو کاتانە چەند لە جێژاوە ئەژیاین لە شوێنی ئاوایە وڵاتی ئاوا چوین لە وڵاتە ئەوروپیەکان لە پەنا هەر پایەک لەو پایانەیە لەسەر هەر جادەیەک لەو جادانە ئافەتێکی لەش فرۆش کەوت بوو. لە هەر فندقێکە دەرگایان ئەکردەوە و پاڵیان نا بە دەرگاکەوە ئەیان دەرگاکە بکەرەوە. بۆچی؟ بۆ پارە. زۆر لەوانە ئێستا مردوون زۆر لەوانە ئێستا نەماون هەرچێکشمان بکردا لەو تاوانانە ئێستا چێژەکەی ڕۆیشت بوو تاوانەکەی بەسەرمانەوە مابوو. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ زینای دەست بردنە
زینای قاچ ڕۆیشتنە هەموو بەشێک اینجا والقلب يشتهي ويتمنى اینجا دڵیش تەسویرەکە ئایستا ئاوا بڕۆیشت و ئاوا بخەوین و ئاوا خەبەرمان بێتەوە و ئاوا ژلەکانمان داکەنین و یەکسەر دڵ نییە ئیتر هەموو تەسویرەکە بۆکە ئاگاتان لێ بێ کوڕی نەفس زۆر زاڵمە خۆشەویستەکەم هەموو فلیمەکەی ئێنتە بەرچاویش تا هیچی نەکردووە اینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ والفرج يصدق ذلك أو يكذبه عریزەکە کامل نووسیبێتی چاو گوێ زمان قاش دەست پێست هەمووی نووسیبە اینجا چێ مۆرێکە اینجا فەرجەکە داوێنەکە مۆرێکە کە مۆری کرد اینجا ئەبێ بە زینە لەبەرەو پەنا ئەگرن بەخوا ئەمانە هەمووی تاوانن بەڵام تاوانی گەورە ئەوەیە کە ئینسان شتێکی لە دەستە چێ خوا نەخواستە تاوانێکە ئیتر تاوانەکەی بۆ ناگەڕێتەوە جارێکتر جڵەوگیری خۆی پێ ناکرێت بۆیە بەڕێزەکانم ئەبێ وریابین شتەکان هەروە بە ئاسانی نەگرین دەست بۆ ئەم بابەتە شل نەکەین